ئەمڕۆ بەسپاس و کاک مەریوانی حاجی جەمال بۆ 3000 خێزان نەوتی ڕاگەیان لەو 3000 خێزانە 1000 خێزانی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان وەکو ئەنجومەنەکە دابەشێکین بەڕاستی وەزعی کەمەندامان ئەمەندە خراپە من ناتوان پێ بڵم چۆنە ئەوەنەی کە ئەزانم بە سەدان کەمەندام ڕۆژانە تەلەفۆنمان بۆ ئەکەن نانیانیە 1 لیتر نەوتیان 1 لیتر یعنی ناکرێ ئەم هەموو دەوڵەمەند و سەرمایەدارە لەم شارەدا هەبێ تۆ نەتوانی بۆ 50 ماڵ بۆ 10 ماڵ نەوت دابینکەی بەڕاستی ئەوەی کە ئەم زستانە دیومانە هیچ زستانی کە نەماندیە و زۆر ناخۆشە بەڕاستی سەبارەت بە داواکارەکانی ئێوە لە حکومەتی هەرێم لە حکومەتی فیدراڵی داواکاریێکمان لە حکومەت نییە هیچ داواکاریێکمان لە حکومەت نییە چونکە حکومەتی هەرێم و فیدراڵی شایانی ئەو نین کە مەندامان داوایان لێ بکەن ئەوەی کە هەمانە داوامان لە سەرمایەدارەکان هەیە چوە دڵنیان هیچ ناکەن کە تۆ هیچ نەکەی ناکرێت تەکلیفی خۆ بشکێنی پێیانتان چییە بۆ سەرجەم سەرمایەدارەکانی تر کە ئاوا بەم جۆرە هاوکاری کەمەندامان کەەوە کەزانی ئێستا سەرمەسۆڵەیەکە و خەڵک پێویستی پێداویستەکانی زۆر بووە من ئێمە داوامان هەیە و کۆنجومانەکە 2000 ماڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە کە نەوتیان نیە بە هەر هەمووتان ئەم 2000 بۆ ئێمە پڕکەنەوە ماڵیان گەرمکەنەوە ماڵیان ئاودانکەن و بەڕاستی وەزیان خراپە من لە ناویانە من نەزانم